بەجێنایە دەبێ ڕووکەی نەسارا حەقی ئادابی مەجنونی لە شارە کە چەرخ ئەسکەندەری دی دەردەدارە وتی ئەم هەم بووە هەم دەردی دارە هەتا حەق ناسیرە هەر حەقمە مەنزور وەکو مەنسوور ئەگەر بمکەن بەدارە نەگەیمە ئەو جوانە و گەیمە پیری نەگەیمە ئەو جوانە و گەیمە پیری مەدەد یا پیری پیرانی بخارە لە بەرزار و نەزارێ بوومەوە پوش دە ئەمجا ڕابوێرە من بەزارە مەگەر تۆ عەرزی حاڵم کەی لە کنیار مەگەر تۆ عەرزی حاڵم کەی لە کنیار قەڵەم ساغی قسە من نیمە یارە لە ڕمدی زاهی دەمزستانە زانیم کلک نادا بەزڕ پنگی بەهارە وەرە دەستێ بەخونم کە نیگاری خوێنی من حەڵاڵت بێ نیگارە زۆر شۆخە لە عاشق وەردە چەرخێ زۆر شۆخە لە عاشق وەردە چەرخێ لەگەڵ کەس چەرخە ئەو ناکام و دارە مژەی خوێنێ دەکا هەر لەحظە سەیرە ئەمەندە گوڵ لە بن یەکن و کە خارە کەشک بە مەحویە هەر شەربەتی مەرگ لەسەر ئەرزانیە ئاوی گەوارە بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویست خۆشحاڵم کە جارێکی دیکە بە خزمەتان گەیشتمەوە لە ڕازێکی دیکەی بەرنامەی ڕازی دڵان و مێ دەخوازم ئەم شەو لەگەڵ میوانە خۆشەویستەکەمان بەڕێز دکتۆر لۆهۆن بتوانین دەردەشەیە و بابەتە بکەین کە بنکۆڵکردنی کۆمەڵێک چەمک و زاراوەی عیرفانی بوو لەوەی کە لە ئێستاە ئێمە ئایا هەر بەڕاست چۆن مامەڵە لەگەڵ چەمکە عیرفانیەکانە بکەین هەر بەڕاست بە دیوێکی معنەویانە ئەتوانین مامەڵە لەگەڵ چەمکەکانی وەکو عیبادەت و پەرستش و کۆمەڵێک شتی لەم بابەتانە بکەین یان ئەتوانین ئەخلاق سەنتەری لە ناو ژیان و دید و دیدگای ئێمە وەڕوانینی ئێمە بۆ ژیانە نمایان ببێ دەسمەلای میوانەکەمان و جەنابی دکتۆر لۆهۆن سوپاس بۆەوەی کە جارێکی ترتوانیمان لە خزمەت بەڕێستاوینە خوا بەخێر بێت مەمنونم سوپاس بۆ جەنابێت خەتای خۆتە بەرنامەکەی خۆت پرسیارێکە بەڵام دەیان ئارگومنتیەوێ تاوەکو وەڵامی پرسیارەکەت بەمەوە بۆیە جاری پێشوو جەنابەت پرسیارت کردو من مایکەکەم لێوەرگرت سپاس دەکەم دکتۆریان من زۆر پێم خۆشە لە ئەڵقەی ڕابردووشا زۆر بێدەنگ بووم بۆ ئەوەی کە بەجددی بتوانین ئەوەی کە ضرورە لە ئێستاە بیڵێین بە خەڵک من مامۆسایەکی زۆر بەڕێز هەبوو هەر نمونەیەکی زۆر بەسیتە هێنمەوە ئالی تەسەوفە یەک قسەی زۆر جوانی کرد وتی مامۆسا بیلال ئەوە ئەم خەمانەمان دەردەشای کرد ئەوەی کە ئێستا مەسەلەن لەگەڵ جەناب تا باسیەکەی ئەم خەمانەمان دەردەشای کرد وتی مامۆسا بیلال زۆرێک هەن ئەڵێن شێخین زۆرێک ئەڵێن واین ئەڵێن ئەمەین بەڵام بەڕاستی ئەگەر بە چاوی خۆت شتێکت لێرە بینین بڕۆیان پێمەکە یعنی هەر ئەوەی کە مەسەلەن مەولانا لە جێگەیەکە ئەفەرمێ گوشم شەنید قسەیە ئیمان و مەسجد كو قسم شاش صورتي إيمانا مع رسول يعني بجدي دكتور أجر بي يعني مثلا بون من الرفقية كوا كناكري مثلا أم رفقية بهندور نيجيريا شو كأيش دواجار أم بابتي سير السلوك كلا فقه يا صار رسائكي بودان دراوا ناكري أمش خالي بيتواني لو أخلاق سنترية يعني أي جهر دواجار برجيش أخلاقي ببراكراو بەڵام چی ئەیکات ئەوەی کە ئێمە لە مامەڵەکردنمانە لە ئەداکردنی ئەم فقه ئەم شەریعەتە جارێکی تر بیکەینەوانێ وەکۆڵێ بە کردار و ئەوەی کە مەولانا ئەڵێ بە چاو ئێمە وەکۆڵێ بیبینین لە عەمەلا بیبینین ئەوەیە کە بەڕاستی ئەم بەرگە ئەخلاقیە لە ڕووی عەمەل و کار و کردەوە بەبەریا بکرێ یعنی ئێستا من هەر نمونەیەکی زۆر بەسیط لە خزمەتی جەناب تا باس بکەم بۆ نمونە مولانا جلال الدين الرومي الله أي مردم بحج رفت كجايد معشوق هم إنجاز بيايد
ئەڵێ ئەی ئەوانەی کە ڕۆن بەرە و زیارەتی ماڵی خوا وەرن بگەڕێنەوە مەڕۆن معشوق ئەوە تا لێرە معشوقی تۆ هەمسایە دیوار بە دیوارت مەولانە خالیدی خۆشمان مەسەلا نەفەرمێ ئەوەندە ڕێی دووری کەعبە تەیمەکە حاجی بێهودە کە بەیتوڵڵا ئەوە خۆی بۆ تەوافی قەلبی دڵدار بێ خۆ ئەوان مەبەستیان لەوە نییە کە بە خەڵک بڵێن مەچۆ بۆ حەج یان کە باسی نوێژەکەن بڵێن کاکە مەچۆ بۆ مزگەوت یان مەچۆ یعنی چۆن ئەم بابەتانە جارێکی تریەکان گیرکەینەوە لەگەڵ ئەو مەفهوم و چەمکە عیرفانیانەیە دەست خۆش بێ جگەلەوەی پرسیار بوو تەوزیحاتێکی زۆر دقیقیش بوو لە ڕاستیا هەر ئەشکالێتەکە لەوایە ئەمڕۆ ئێمە ڕوبەڕووی زاڵبوونی ئەو فۆرمە لە دیندارین کە خەریکی عیبادەت سەنتەرە یعنی بە نمونە پێی وایە کێشەی گەورەی تو ئەوەیە نوێژ بکەی باز دەوە نیە نوێژکردن زەرور نییە فەرز نییە نییە کێوتتی فەرز نیە بەس ئەو حاڵەتەی کە نوێژی تۆ بۆ خۆت و بۆ خوایە بۆ من نییە کارە چاکەکانی تۆ بۆ منە لەگەڵ هاوڕێیەکە قسەمانە کردی کاکە من لە قورئانە چەنە دیقەتم داوە ئێستش نەمبینیوە خوا بفەرمێ إن الله يحب المصلين يحب الصائمين بەزە فەرمێ يحب الصادقين يحب المحسنين باشە صدق و ئیحسان بۆ چاکەی گشتیە باشە بەس نوێژ و هەم ئەمە لە شان کەمکردنەوەی لە شان کەمکردنەوەی نوێژ ڕۆژوو نییە بەڵام وەختێک ئێستا خەریکەوەین گوێمان لێ بوو مامۆستایەکی بەڕێز لەم ڕۆژانەوتی هەر کەسێ نوێژنەکە کافرە باشە ئەمە بە سەنتەرکردنی عیبادەت بە عیبادەتکردنی سەنتەرە ئەمە ئەشکالێتێکی گەورەی تری لێ قەومێ ئەویش ئەوەیە کە تۆ مادام نوێژ بکەی لە دایرەی موسڵمانانای و هەر گوناهێکی تر بکەی قابلی بەخشینە باشە کێشەی ئێمە ئەمڕۆ لە خەڵکمان کەم نیە نوێژ بکە ئەمڕۆ ئێمە لە خەڵکمان کەم نییە قورئانی لەبەر بێ مزگەوتێک چۆڵی ماشەڵامی بەیەکێک لە تابعینیان وتبوو فڵان قورئانی لەبەر کرد وتبووی سلوکی چۆنە وتبوویان وەڵاهی هیچ نییە ما زادنا إلا مصحفە تەنها قورئانێکمان زیاد کرد هیچمان زیاد نەکرد ئەمڕۆ ئێمە لە کۆمەلگاکانی خۆمانە پێویستمان بەم ئەخلاقیاتی تەعاملکردنی لەگەڵ یەکترە کەوتمان پێویستمان بە ئەخلاقیات هەیە واتە ئەم ئاینە لەو ڕوانگەوە کە ئەخلاق سەنتەرە بیهێنینەوە برای من ئەمڕۆ ئێمە لە بەردەم کۆمەڵێک فۆرمای مسلمانی حیزبیمان هەیە وەلا سەنتەرە خەریکی وەلاە یعنی تۆ وەلاءت هەبێ بۆ حیزبەکەی باقیاتی تری طبیعیە قابلی ئەوەیە باشە جۆمان لێ نەبوو برادرێکەکەی وت هەر کەسێک دەنگی بە غەیری ئێمە دابێ و کۆە 100 جار زینای کردبێ باش ئەمە تۆ چۆن هێنیتەوە ئێستا ئەمە چۆن هێنیتەوە ئەم کۆمەڵگەیاسا بەم فتوایە بەم قسەی کە کردە چۆنەی پێوی باشە ئەمە وەلا سەنتەرە یەکێکی تر بدع سەنتەرە واتە لەو ڕوانگەوە سەیرەکات تۆ خەریکی بیدعەیە خەریکی بیدعەنی باز لەوە نییە ئەمانە ببنیانە بن ئێمە لەو پێگەیە نین بمانە بڵێن یا ببنیانە بن باز لەوەی ئەمانە چۆن ببن ئەمڕۆ کاک بیلال من وازانم ئیسلام ضرورە بۆ جیهانی ئەمڕۆ قسەی هەبێ بۆ کێشە گەورەکانی بەشەریەت ئیجازەم بەی قسەی هەبێ باشە بەڵام قسەی ئیسلام بۆ ئەمڕۆی جیهانی بەشەریەت لەسەر زمانی ئەم گروپانە ناکرێ ئەم گروپانە جیرۆدەی مەسایل گەلێکی زۆر بچووکن باشە کە ناتوانن نوێنەرایەتی عالەمی بوونی ئیسلامە بکەن ڕۆژگارێک پیاوی گەورە لە مێژووی ئەم دینا وەکو ئیبن ڕوشد وەکو فارابی وەکو ابن سینا ئەمانە نوێنەرایەتی ابن حەزم ئەمانە نوێنەرایەتی فکر و عەقڵی ئینسانی موسڵمانیان کردو بۆ بەشەریەت ئەمڕۆ ئینسانی موسڵمان ئاگاداری کێشەکانی دنیا نییە ئاگادار نییە چی ئەگوزەرێ من دڵم ژانی لێ خوێنی لێ کە ئەبینم لە کەناڵەکانمان شەڕە قسە ئەگاتە ئاستێک کەسێکی ڕابەرێکی دینی لەسەر شاشە بڵێ فلانە ڕەوت کە فلانە کەسی لە حەمامە لەوە گیرا لەگەڵ لەسەر شتانێک کە ئینسان گریانیە شەرمەکە ئەمانە بڵێ باشە ئەمڕۆ ئێمە قسەمان لەسەر ئەم ڕەوتانە نییە هەبنیانە بن هەن وامانە بە ئیختیاری ئێمە نین ببنیانە بن قسە لەسەرەوەی چۆن ببن باشە بەڕێزێک سەرکردەی یەکێک لەو سەرکردە بەڕێزانە لە ئینستاگرامەکەیە
ئەم ئاەتەی هێنابوو ئەو ئاەتەی کە تحداك قل إن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بصورة من مثله وأو آياتا كان تريش كباز لوكا تحداك هذا شيء تواني وكم آياتا بيني يا باشا تو أمت هنا وأمت شيت كرت أزاني وظيفة توي مسلمان كبير لبروجي سياسي كي توجيها أو أبي فضايق بخلقيني بو اگر كسي قال من تواني موكو أما بنوسم باب فرمي بنوسه فضاك بريتيا لشي بريتيا للرقصان دني آزادي فرمود أبي دست هبي لوي آزادية بخلقه أجر كسيك الله من أتوان موابن وسم بفرمي باخوي تحقيقاته زور باشا كواتا أركي أو رخصاندني أو فضائية نهينا نوي أو آيات لكاتك آياتك خواهنا يتي زور باشا بس دكتور يعني هزناكي إما هموما يعني بشويش قشتي والله لم بري راسة أو بريشة قرفتكي إما اللي يقنقطع أويش أوي مولانا شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئاشنایەن ڕەه بدین معنا بەران دەرفەزایە خاص بەرعام نیست ئەز هەزاران دەریەکی گیرە سەمازان کە هەر کەس لایەقی پەیغام نیست یعنی ئێستا ئێمە بۆ نمونە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆربەی زۆری کەناڵەکان باسی تەعالیمە دینیەکانەکەن باسی پەرستشە دینیەکانەکەن لە ڕووی مەسەلەن دیوی دەرەوە لە ڕووی فۆرمەوە مەسەلەن پێمان ئەڵێن ڕۆژوو بەچی ئەشکێ بەچی بەتاڵە بێتەوە لە باسی ئەو شەڕە بۆ ناکەی کە لەسەرەوەی زەکات بەچێ ئەشێ مەسەلەن بۆ نمونە باسی نوێژەکرێ ئەبێ دەستنوێژ بگری دەستنوێژ بەچی بەتاڵە بێتەوە نوێژ بەچی بەتاڵە بێتەوە بە حرەکەتی نازانم چی ئەمانە بەڵام ئێمە تا ئێستا کەسێکمان تیا دروست نەبووە بڵێ ئەگەر لە معنای نوێژ حاڵی نەبووی نوێژەکە و بەتاڵە بێتەوە لە بەرەوەی هەڵگیری پرسیارە قوڵەکان نین وەختێ تۆ پرسیاری قوڵت نەبوو ناتوانی بیرکردنەوەی قوڵت هەبێ قسەکەم لەسەر ئەم بابەتە ئەوە نییە کە مەسەلەن بۆ نمونە فڵان چی ئەڵێ فڵان چی ناڵێ ئێمە بۆ یعنی نایەین هەموو خیتابەکانمان لە ڕووی معنەویەوە بەهێز بکەین یعنی بۆ نمونە وامان لێ بێ وەکو دکتۆر عەلی شەریعەتی ئەفەرمێن نوێژ لەو کاتەوە دەست پێ ئەکا کە تۆ لە مزگەوت دێیتە دەرەوە یان لە ماڵەوە بەرماڵەکە دەپێچیتەوە یعنی مەولانا ئەفەرمێن نوێژ حاڵەتێکی تایە کە ئەبێ ئەسڵ لە نوێشکردنا ئەو حاڵەتەیە کە خوا ئەیەوێ و ئەبێ بە بەردەوامی وجودی هەبێ ئەو حاڵەتەیە کە لە نوێژا پەیە ئەبێ و بەسەر هەموو ژیانی توە خۆی ئەوە ئەکا خۆی دایە پۆشێ چۆن ئێمە ئەتوانین لە ئێستاە عیرفان بکەینە دەریچەیەک بۆ ڕزگاربوون لە هەموو ئەو خودپەرستی و خۆپەرستی و یەکتر ڕەتکردنەوە و یەکتر قوبوڵ نەکردن و ئەوەی کە ئێمە بتوانین لە ژێر سایە و سێبەری ئەم نیگا ئەم وەکوڵە دیدگا جوانە گەورە و فراوانە بتوانین ئارامی بۆ تاکی کۆمەڵگەی کوردی دروستکەین هەر ئەمەە مادام دیدی عرفانیانە پرسیاری ئەخلاقی دروست ئەکات لەسەر دینداریەکی خۆگرتوانە لەلایەن ڕەوشە دینیەکانی ترەوە ئەمە قبوڵی نەفەسی قبولکردنیان نیە کە قبولی ناکە ناڵێ قبولم نییە چونکە من نەخاتە ژێر پرسیارە بەڵام تو ئەمە بەشیەتی خوای نازانی کە مەسەلەن خوا خۆی ئەیەوێ لە عالەمی ناسووتا وەکو جەنابەت باست کرد لە عالەمی ناسووتا یعنی مەسەلەن ئەبێ فرەیی هەبێ ئەبێ بیر و بۆ چوونەکان جیاواز بن یعنی مەسەلەن خوا خۆی ئەفەرمێ وەلەو شاء الله لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين يعني هیچ نەبێ ئێمە ئەگەر یەک دیدگا دروستکەین بە پێی ئەم بنەما قورئانیە وامان لێ بێ ئەم فرەیە زۆر بە حاڵەتێکی ئاسایی و طبیعی وەری بگرین کاک دکتۆر هیچ نەبێ لە پێناویەوەی کە بتوانین لە یەکتری تێبگەین پرسیارە سەرەکیەکە ئەوەیە ئایا لە ناو کۆی ئیماندارانە خەڵک خوا ئەپەرستەیە خوا بەکارەهێنێ گومانی تیان هەیە من خوا پێم وایە ئەپەرستێ واتە ئیلتیزامەکە هەر لەو شعرە ئیلتیزامەکە ئەمە کە سوێندی درۆی پێ بخۆن و بەس قوربانی ناوی تەوا ئەو شعرەی کە لە بەرنامەی یەکەمان خوێنتەوە بەڵێ دڵێ خاڵی بێ لە عشقی خوا بە تکراری حرفە بەس تکراری حرفە باشە وایە لێرا قسەکە ئەمەیە ئێمە زۆر جار لێمان تێک چووە بەکارهێنانی خوامان لێ بووە بە پەرستنی خوا ئەمە ئەشکالێتە گەورەکەی
چێ ئەمەمان بۆ دەرەخا کامەیە پەرستنی خوا و کامەیە بەکارێنانی خوا پرسیارە ئەخلاقیەکە بۆمان دروستەکە پرسیارە ئەخلاقیەکە لە ناو عیرفانانیە مەگەر ڕوتی عیرفانی ئەم پرسیار ئەخلاقیانە هێناوەتە پێشەوە کاکە ئێمە نووسەرێکی گەورەمان هەیە لە تاریخی ئیسلامیە نزیکەی 12 سەدە پێرستی کتێبێکی هێناوە ابن نەدین کۆی ئەو کتێبانەی کە لە تاریخی ئیسلامیە لەو 1000 ئۆنە ساڵان نووسرا هەمووی هێناوە عنوانی کتێبەکە نووسەرەکەی لەسەر چی نووسیوێتی یەک کتێبمان نییە لەسەر ئەخلاق نیمانە لە سەرەتای سەدەی 19 هەندێک نووسەر ئەچنە فەڕەنسا و ئەمانە باز لە بەراوردی ئەخلاق لە ڕوانگەی ئیسلامەوە و لەگەڵ تیۆری فلانە فێلسوف و کانت و ئەمانە ئەکەن نیمانە بەس قەی ناکە ئێمە لەوە چێ مەسەلەن وەکو کتێبێک بە ناونیشانێکی ئەخلاقی نەمان بێ ئەجینا ئێستا مەسنەوی معنەوی خۆی بۆ خۆی کتێبێکی ئەخلاقیە کتێبێکی ئەخلاقی منش خەریکم ئەوە ئەڵێم بۆ کتێب ئەو شعرەی مەولانا کە هێناتەوە مەولانا ئەی قەومی بە حەج رەفتێ ئەی ئەو خەڵکی بۆ حەجە چی بازەوە نەکە خەڵکی نەمەچەند بۆ حەج باز لەوە کاڵێ حەج مەراسمێکی جەستە شۆ طقوسێک نییە و بەس مەراسمێکی گەورەی ئەخلاقیە بێ ئەگەداربی ئەگەر ناتوانێت ئامانجە بپێکی کاک بیلال ئێمە کاتی خۆی با پیرانمان بۆیان باسەکردین خەڵکێکی زۆر کەمە چوو بۆ حەج بۆ خۆ مەسەلەوەنیە دوور بوو مەسەلەوەنیە ئێستا وەسایل ئاسانە خەڵک قروش کۆیە کردەوە کام پارەی حەڵاڵە ئەوە بەکاربێنێ بچێ بۆ حەج واتە منزورە ئەخلاقیەکە زاڵ بوو لە چوونیا بۆ حەج باشە بەڵام ئەمڕۆ چی لاتوە ئەمڕۆ بۆعدە ئەخلاقیەکە تەحکم ناکە لە چوون بۆ حەج و عەمرە ئەمڕۆ شۆکە تەحکومەکە کۆمپانیاکانی حەج و عەمرە تەحکومەکەن بەو کارە باشە ئێمە کێشەمان لەوانەیە خەڵک بڕوایانە ڕوا ئەمە باز لەوە نییە ئێمە بڵێن بڕوانە ڕۆ باز لەوەیە بۆ ئەوەی ئامانجە ئەخلاقیەکە بپێکین چونکە ڕۆ کۆمەڵگەی ئێمە پێویستی بە ئیلتیزامە ئەخلاقیەکە هەیە ئێمە پێویستیمان بەوەیە موسڵمان بێتەوە لەگەڵ پرنسیپە ئەخلاقیەکانی خۆیە تووشی جۆرێک لە تەناقوز دژیەک بوون هاتووە ئەوەی کە ئیدعایەکە جیاوازە لەوەی کە بیری لێکاتەوە ئەمە چێ خاتە بەردەمە بەرپرسیارێتەوە عیرفانی خاتە بەردەمە هەر ئەو بەرپرسیارەکانی خۆ ینی ئێستا هەر جەنابەت زۆر جوان ئیشارەتە هەر بۆ شعری کە مەسەلەن مەولانا فەرمەی مردم بێ حەج رەفتە ینی ئەوان ویستویانە یەک نوقتە بەش بە خەڵک بڵێن نان و تۆمە چن ئەڵێ مەسەلەن کۆمەڵی پرسیارەکە هەر لە دوای ئەو شعرەوە کۆمەڵی پرسیارەکە پرسیاری جەوهەری ئەڵێ ئەم دەستەیە گول کو کی دەرەن باغ بدیدی ئەم گەوهەری جان کو کی دەرەن باحری خودای ینی ئینسان بچێ بۆ سەفەرکەیەتەوە مەسەلەن هیچ نەبێت کاک بیلال ئاماژەیەکی تر لە شعری ئەدەبیاتی عیرفانی کوردی و فارسی و عەرەبی و هەمانە ئەگەر تێبینیت کردبێ و زۆر زەقە لۆمەکردن و سەرزەنشکردنێکی زاهید هەیە زۆر ساڵ باشە بۆ زاهید ئەو نمونە شۆیە دینیە بووە کە لە ڕابردووە خەریکی ڕیاکاری بووە خەریکی نیشاندانی دیوە ڕووکەشە شۆبوونەکەی دینداری بووە ئەم عارفانە لیان ناوە زۆر ڕاست باشە چونکە زانیویانە ئەم دیوە ڕووکەشە دینداریە چەندە زەرەر لە خودی دینەدا دیوێکی تری ئەم بابەتی کە ئێستێمە گرنگە نازام چەنە کاتمان ماوە بووی ئەویش بریتەوەی ئێمە لە بەردەم عیرفانە جۆرەکانی عیرفانە کە عیرفانی تیۆریمان هەیە عیرفانی عشقیمان هەیە عیرفانی خەوفیمان هەیە ئێمە لە بەردەم ئەم جۆرانەی عیرفانە کام جۆر لە عیرفان بۆ ئەمڕۆی کۆمەڵگامان هەڵگرینەوە هەروەکو فەلسەفەرۆکو نەزەریەکی زانستی چی هەڵ ئەگریتەوە ئێمە ئەمڕۆ دەرەنجامی ئەو پەروەردەیەی تاکمان لە خێزانە قوتابیمان لە قوتابخانە و لە زانکۆ تاکمان لە ناو حیزب و لە نێو کۆمەڵگا دەرەنجامی ئێمە وەکو کوردێک ژێردەستەی خەڵکان وڵاتانێکی دەوروبەر و بەداخەوە نایارەکان و دوژمنەکانمانی نەگەر بڵێن تاکێکی جۆرێک لە زەلیل بار هێنراوین بار هاتووین
ئێمە پێویستیمان لە عیرفانە بەو عیزەتی نەفسەیە کە لە عارفایە. بەتاکید ئێمە پێویستە ئەمە هەڵگرینەوە. ئەمڕۆ ئەمەی کە ئەم 32 ساڵە لە ڕەوشی کاری سیاسی ئەم ناوچەیە گوزەرا، ئینسان بۆ لقمەیەنان زەلیل کرا. ئینسان ئەوە هەر تەنیا وەک ئەوترێ کچانی مۆدێل نەبوون کە بەم جۆرە لە جۆرەکان بە بارێک ئابران. ئەوە خەڵکێکی ترن بۆی پۆستێکی سیاسی پێ بدرێ بە جۆرە لە جۆرەکان شکستی پێێنرا، کەرامەتی شکێنرا. بۆ جێڕانەوەی ئێمە پێویستیمان بە عیزەتی نەفسی عارف هەیە. عارف مستەغنیە لە منی سەفینە و تەریک نییە لە کۆمەڵگا، گۆشە گیر نییە، ئەشکەوت نشین نییە، بەشدارە لە هەموو کێشەکانی کۆمەڵگا، بەڵام چاوتێرە، هەڵگری عیزەتی نەفس و کەرامەتە بەرامبەر بەو مغرایەتانەی کە ئەوێ پێی بدرێ، بەڵام لە مقابلە کەرامەتی بشکێنرێ. ئێمە پێویستیمان بەوەیە و ئاخر تێبینیم لە مێژووە عارفەکان کوژراون، نە لەبەرەوە بوون حەریف بوون، لەبەرەوە پرسیار ئەخلاقیانە و لەبەرەوەی خاوەنی عیزەتی نەفس بوون. بەدڵنیایەوە سپاس دەکەم دکتۆر گیان. سابیری شتێکی زۆر جوانی هەیە، پێم خۆشە بیکەمە وەکۆڵێ بابەتی کۆتایی ئەفەرمێ کڵاوی سەردڕاوی خۆم بە تاجی پادشا نادەم، کەلاوەی دوو کەڵاوی خۆم بە تەختی پادشا نادەم. وێ دەخوازم کە ئەو عیزەتی نەفسە بەڕاستی و لەگەڵ قوڵبوونەوەمان لەگەڵ پرسیارە ئەخلاقیەکانە توانی بێتی ڕازێک لە ڕازەکانی عیرفان و سلوکی عیرفانی بەیان کردبێ. سوپاس بۆ میوانە خۆشەویستەکەمان بەڕێز دکتۆر لۆهۆن، سوپاس بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویستیش. تا بە گەیشتنەوەیکی تر هەموو لایە بەخوا سپێرم، خواتان لەگەڵ، ماڵتان ئاوەدان.